ژیانێکی پڕ ناڕەحەتی و ماروێرانی دەردەسەری عالم باوەشی نەشی نەبوو بە مەقابای باوەشینیان لە خۆ دەکرد گرام و بە 15 فلوس بوو زارێک بەداکم گۆ لۆ ناکڕی گوتی ئەو 15 فلسەی بە سماق دەدەم بە خواردن دەدا ئەرێ بە خودا و بە پێغەمبەر ژیان قورس بۆ سەر نا ئێستا نەبوو ئەمە پێکەوە لەبەر دەرکەی عیب نەبی لێوە هەبوو فاتە ڕەش عیب نەبی مەمەک ئەوانەمان دەفرۆز لە پێش دەرکەی بە باوەشینەی ڕۆژێک دیتم تێ لە چی نابوو تێ لەوەندا شیشەکی داخ کرد گوتم بۆ لۆچیە نالەکەی دووریەوە ژنێ 50 ناهێڵا کووە بە غەریبی ئەمەی گەورە کرد بە غەریبی ئەمری گەورە کرد ئەو ژنی لۆهینام الحەمدوللا دوعای کرد هەینێ سەڵات زەواج هەبوو خاتوون سەڵات زەواج زانی چییە؟ دوو ڕکعات نوێ سونەتت دەکرد دووگردی ڕادێخست داکرد دەگۆ دوو ڕکعات نوێ سونەت بکە ئەوجە بڕۆ ئای ڕەمە لە داک و باب دوعای بکە دوعایەکەت قبوور دەبوو پێت خوڕی لەسەر یەک دامێ الحەمدوللا هەموو بە زلومارن هەر کەس خانی خۆیە و منداڵی خۆیە لەخوای هەموو لە سای سەری دایکم دوعای لۆ دەکردم ئەمە لە بۆ داکەم زۆر باز بوومە لە دنیای برادران داهاتنە مارێ دەیان گوتە داچی عربی عرب کۆ لەگەر دەگە عرب لەسەر منارەی خۆی فڕێدا لاقی ناشیێ دەیان گۆ لۆ دەگو گەلە لە دنیای لۆ من باش بووە عرب 50 سال شفێر بوو ئەمریا لە پێشەوە سوار دەکرد ئەرێ بەستا 1000 داک فڕە درایە لە تەمبەڵخانەی باشە لۆ ڕەحم نەمایە ئێستا ئەو هایلێ هاتیە وەڵڵاهی ڕەحم وایە بەر هەر کەس دێتەوە سەرزەمیر و ئیسافی خۆی داک و باب لۆ ئەولادی دەزانی کو بوو ئەولادی لۆ داک و بابی باش بوو من هەموو جارێ دەرم هەتا نەبێت داک هەتا مندارت بە خودای خاتم نازانی داک و باب داک و باب غەریب بوون فەقیر بوون کەبزان بوون ماڵداری کەر بوون ئەدی بەخورم